سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم ئەم کاتتان باش هیوادارم هەمولایەکتان زۆر باش بن. ئەم ڕۆژوە کەمیشە میوانی ئێوەم بۆ ئەوەی چیرۆکێکی خۆشتان پێشکەشکەم. چیرۆکی ئەم ڕۆژمان لەژێر ناونیشانی سارا و گوشراوی پرتەقاڵ. سەهەند و سارا خوشک و برا بوون پێکەوە لە ماڵێکا ژیان. ڕۆژێکیان دانیشت بوون لەسەر سفرەی نان خواردن بۆ ئەوەی کە نانی بەیانی بخۆن. سارا بە برا گەورەکەی وت کوپێک گوشراوی پرتەقاڵم بۆ ئامادەکە حەزم لێت ئێمەی بیخۆم. قوتووی گوشراوی پرتەقاڵەکەش لە ناو دۆڵابی مەتبەخەکەیا بوو. کەمێک بەرز بوو. ساراش کەمێک باڵای کورتتر بوو دەستی پێی ناگەیشت، بۆیە داوای لە براکەی کرد کە ئەو شەربەتەکەی بۆ ئامادەکە. بەڵام براکەی بەهۆی ئەوەی کە باڵای بەرز بوو کێشەی نەبوو. بەڵام پێی ناخۆش بوو کە سارا بۆ شێوازە داوای ئەوەی لێکرد کە گوشراوە پرتەقاڵەکەی بۆ ئامادەکە. هەر بۆیە وەڵامیایە وتی نەخێر، من ناتوانم ئەوە بکەم، خۆ دەتوانی بڕۆی ئامادەیەکی بۆ خۆ. من سەرقاڵم بە خوێندنەوەی کتێبم، لەبەر ئەوە من ئەو کارە ناکەم. ئیتر سەهەند چای بەرز نەکردەوە لەسەر کتێبەکەی کە ئەی خوێندەوە. هەرگیز نەئێویست سارا فەرمانی بەسەرا بکە بۆ ئەنجامدانی هیچ کارێک، لەبەرەوەی ئەو برای گەورەی بوو پێویست بوو خوشکە بچووکەکە بەڕێزەوە مامەڵەی لەگەڵاکە. لە مێشی خۆیان پرسیاری کە باشە بۆچی پێویستە لەسرم یارمەتی ئەو بم؟ ئەو نازانێت چۆن قسە لەگەڵ کەسانی گەورەیە بکە، ئیتر بۆچی منە بێ یارمەتی بم؟ ساراش نەیەزانی بۆچی براکە یارمەتی نەیاوە. ئەو هەمیشە یارمەتیە بۆ هەر کارێک کە پێویستی پێی وایە. ئەی باشە بۆچی ئێستا یارمەتی نایە؟ جارێکی تر بە براکەی وتەوە ئایا من هیچ هەڵەیەکم کردووە؟ بۆچی گوشراوەکەم بۆ ئامادە ناکەی؟ بەڵام براکەی هیچ وەڵامێکی نایەوە و بەردەوام بوو لە خوێندنەوەی کتێبەکە. هیچ بڕستی ئەوەی نەبوو کە قسە بکە. لەگەڵ خوشکەکەی بە بێتەنگی سەریدانا و هیچی نەوت. ساراش بیریە کردەوە لە دڵی خۆیاوتی تۆ بڵێ چی ڕوویا بێ؟ لە ناکاو بیرۆکەیەکی باشات بە مێشکیا بە ڕەوشتێکی جوانەوە بە براکەی وت بە یارمەتی و برا ئازیزەکەم، تکایە ئەتوانی گوشراوەکەم بۆ ئامادەکە کە داوام لێکرد بووی؟ سەهەندیش وتی زۆر باشە. دواتر هەستا و دۆڵابی مەتبەخەکەی کردەوە و قوتووی گوشراوی پرتەقاڵەکەی هەڵگرت و وتی فەرموو ئەوە گوشراوی پرتەقاڵەکەیە خوشکە بچووکە ئازیزەکەم. سارا لەو کاتەیە هەستی بە هەڵەکەی خۆی کرد و بە براکەی وت برا جوانەکەم، زۆر داوای لێبوردنەکەم پەشیمانم. سەرەتا ئەبوو من بە ڕێگایەکی ژیرانە و زۆر بەڕێزەوە من داوام کردایە کە ئەو گوشراوم بۆ ئامادە بکەیت. سەهەندیش زۆر هەستی بە بەختەوەریەکی زۆر کرد. هەر بۆیە ڕێگر نەبوو لەوەی کە یارمەتی خوشکەکەی بە، بەڵام دانیشت و پێی وت زۆرم پێخۆشە کاتێک کە ئێستا هەست بە پەشیمانیەکەیت و دانەناوە بە هەڵەکەی خۆتا، لەبەرەوەی سەرەتا ئەگەر هەتێبینی و کردبێ من بۆیە یارمەتی تۆم نەیە چونکە بەڕێزەوە داواکاریەکە و پێشکەش نەکردم. منیش تووڕە بووم، پێم ناخۆش بوو، بەڵام بۆیە ئەو کارم کرد تا خۆت هەست بە هەڵەکەی خۆت بکەیت و ئێستا زۆر دڵخۆشم کە دانە بە هەڵەکەتاناوە. ئیتر هەردووکیان پێکەوە گوشراوی پرتەقاڵەکەیان خوارد، زۆر دڵخۆش بوون. لەو ڕۆژشەوە سارا بەڵێنی بە براکەیە کە چیتر بەو شێوازە داوای یارمەتی لە هیچ کەسێک نەکا، بە تایبەتی ئەگەر لە خۆی گەورەتر بوون. کەواتە پند لەم چیرۆکەیە چییە؟ کاتێک داوای یارمەتی لە کەسێکەکەی پێویستە بە ڕەوشتێکی زۆر جوانەوە لێی داوا بکەیت و بڵێ بە یارمەتی تکایە ئەتوانی فڵان شتم بۆ بکەی، یان ئەتوانی مەسەلەن شەربەتێکم بۆ ئامادەکەی، یان ئەچیتە دوکانێک بە پیاوی دوکانەکەڵی بە یارمەتیت ئەو شتت هەیە، نەک یەکسە بڵێ ئەوەم بەرێ، یان لە ماڵەوە لە دایک باوە کەسانی لە خۆت گەورەتر پێویستە لەسەر زۆر بەڕێزەوە لە خۆبردەیەوە داوا بکەی، لەبەروی تۆ پێویستت بەوەیە کە کەسەکە شتێک بۆ تۆ بکە یاخود یارمەتیت بە، کەواتە پێویستە لەسەرت
بەڕێزەوە داوای ئەو یارمەتیەکەی بۆ ئەوەی ئەویش بە شێوازێکی زۆر جوان یارمەتیەکەی خۆیتان پێشکەش بکە. جاو کەسە هەر کەسێک بێت چ لە ئەندامانی خێزان چ لە دەرەوەی خێزانەکەی خۆت گرنگەوەیە ڕێز بنوێنیت و هەست بەوە بکەی کە کەسانێک یارمەتی تۆ ئەیەن ئەمە تەنها فشار نییە بەڵکو هاوکاریەکی توێ ئەیکەن. ئەگەر بێت و تۆ بە ڕێزەوە داوای ئەو یارمەتی و هاوکاریە بکەی ئەوانیش بە ڕێز و خۆشەویستی و میهرەبانیەوە داواکاریەکە و جێبەجێەکەن. کەواتە بیرتان نەچێ هەر کاتێک هەست داوایەکتان هەبوو زۆر بە خۆشەویستی و بە ڕێزەوە بڵێن بە یارمەتی. چیرۆکی ئەمڕۆژمان کۆتایی هات. هەتا بەرنامەیەکی تری چیرۆکی مناڵان و چیرۆکەکانی داپیرە خواتان لەگەڵ کاتێکی خۆش.